إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. ذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. وتهدي الأعمى ڕێ بە کوێر پێشاندەی کەسێکی نابینایە کوێرە ڕێ دەرناکات چاوساغ نییە تۆ دەستی بگرە بڵێ برام ئا بەم ڕێگایەدا بڕۆ ئیشەکەی تۆ لەوەیە ئەکرێ معنایەکی فراوانتریشی لێ ببەیت ئەو کەسانی کە ڕێ دەرناکەن سەر دەرناکەن لە ئیش و کار چی ئیش و کاری قیامەت بێ ئیش و کاری دنیا بێت کەسێک نازانێت چاکە لەکوێیە بەختەوەری لەکوێیە قازانج لەکوێیە بەرژەوەندیەکانی ژیانی لەکوێیە تۆ دەستێگری و ڕێی پێشانە دەیت خەڵکانێک لە چواردەوری تۆ نەزانن نەفامن نەزانکارن تۆ ڕێنماییان کرد ڕێیان پێشاندە خەڵکێک هەیە بەسەری هەیە بەڵام بەسیرەی نییە چاوی هەیە شتەکان ئەبینێ شتە بەرجەستەکان ئەبینێ بەڵام عەقڵی ڕۆشن نییە فکری ڕۆشن نییە دڵی فامیدە نییە ڕێی پێشانەدەی ڕێگەی چاکەی دنیا و قیامەتی پێشانەدەی لە خراپەی دنیا و قیامەت دووری خەیتەوە مش سەدەقەیە هەرچەندێ ظاهری حەدیثەکە مەبەست پێی کەسێکی نابینایە بەڕێیەکە ئەڕات نازانێت لەوانەیە چاڵێک لە ڕێگەی بێ لەوانەیە بەردێک لە ڕێگەی بێ لەوانەیە ئەو ڕێگەیکەوە ئەو گرتوێتێ بەربەرەوە هەڵدێری ببات ئەو ڕێگایە نەبێت کە ئەو مەبەستێتی لەوانەیە دووری خاتەوە ماندووی بکات کاتێک کە تۆ دەستی ئەگری ڕێی پێشانەدەی ئەمەش بە سەدەقە بۆ دەنووسرێت ئەمە چاکەکردنە لەگەڵ خەڵک ئاینی ئیسلام ئاوهایە دەیەوێت تۆ کەسێکی خزمەتگوزار بی چاکەکار بی خەڵکی خێر و بەرەکەتت لێبەدی بکەن